هەروە دێ و هێرشەکانی تورکیا زیاتر دەبن بۆ سەر ناوچە کوردنشینەکانی سووریا و هەروەها هەرێمی کوردستانی عراقیش. وەک ئەنکەرە دەڵێت ئامانجی و هێرشانەی لێدانی پارتی کرێکارانی کوردستانە و جەختیش دەکاتەوە لەوەی هێرشی زەمینیش یەکێکە لە بژاردەکان بۆ ڕێگەگرتن لە هەڕەشە و مەترسیە ئاسایشیەکانی سەر سنوور. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا لە وتارێکیدا هاوکاتی کۆنگرەی پارتی داد و گەشەپێدان ئاگاهیدانەکانی دووبارەکردنەوە بۆ درێژەدان بەو هێرشانە و دەڵێت شەوێک لە شەوان دەست دەکرێت بە جێبەجێکردنی ئەو ستراتیژیەتە بۆ لەناوبردننی وەک دەڵێت تێرۆریستان. دەوڵەتی تورکیا یەکینەکانی پاراستنی گەل بە ڕێکخراوێکی تێرۆریست ناودێر دەکات و دەشڵێت ناکرێت لە پارتی کرێکارانی کوردستان جیاب بکرێتەوە. ئەم پۆلێنکردنەی تورکیا لە کاتێکدایە ئەمریکا و یەکێتی ئەوروپاش پەکەکەیان خستۆتە لیستی تێرۆریستانەوە، بەڵام یەکینەکانی پاراستنی گەل یان یەپەگە لەو لیستەدا نییە، چونکە یەپەگە پێکهاتە هەرە سەرۆکیەکەی هێزەکانی سووریای دیموکراتە کە بەشێکە لە هاوپەیمانێتی نێونەتەوەیی بە سەرکردایەتی ئەمریکا بۆ لەناوبردننی تێرۆریستانی داعش. پشتیوانیەکانی ئەمریکا بۆ کورد لە سووریادا بە یەکێک لە هۆکارەکانی پشێوی و ئاڵۆزی پەیوەندیەکانی نێوان ئانکەرە و واشنگتندا دەنرێ. ئەمریکا فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی تورکیا تێک دەشکێنێ وەک پەنتاگۆن دەڵێ ئەو درۆنە لە نزیک هێزەکانیەوە بووە. ئەمەش یەکەمین جارە واشنگتن فڕۆکەیەکی تورکیای هاوپەیمانی لە ناتۆدا تێک فشکێنێ. بە دوای ئەو ڕووداوە ئەڵبەت زنجیرەیەک پەیوەندی دیپلۆماتی کراون، ئەنکەرە دەڵێ دەست دەکات بە باشترکردنی میکانیزمەکان تا ڕێگە بیگیرێ لە دروستبوونی قەیران و ململانێ لەوەی لە ئاسمان و لەسەر زەویشدا ڕووبدەن. ئەگەرچی تورکیا بەردەوام بۆردومانی هەرێمی کوردستانی عراق و باکووری ڕۆژهەڵاتی سووریاش دەکا، بەڵام دەڵێت چڕکردنەوەی هێرشەکانی ئێستای دەگەڕێتەوە بۆ ئەو هێرشە خۆکوژیەی لە ئەنکەرە کرا لە بەردەم دەواازەیەکی وەزارەتی ناوخۆی تورکیادا. باڵێکی سەر بە پەکەکە بەرپرسیارەتی لەو هێرشە ڕاگەیاند و ئەوەش یەکەم هێرشی لەو جۆرە بووە لە وەتای ساڵی 2016ەوە لە پایتەختی تورکیادا بکرێ. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. گەورە دەسەڵاتدارانی تورکیا لە پەیامەکانیاندا بەردەوام ئاگاهی دەدەن لەسەر گرتنەبەری هەموو ڕێوشوێنێک بۆ پاراستنی وەک دەڵێن ئاسایش و سەقامگیری تورکیا لەسەر بنچینەی ئەو ڕێکەوتنانەی پێشتر لەگەڵ وڵاتانی دراوسێیدا مۆرکراون. هەروەها وەک دەڵێن ئەو ڕێوشوێنانەشی تا ئێستا گیراونەتە بەر بریتین لە زەمینە خۆشکردن بۆ هێرشی گەورەتر. استراتیژەتی ئێمە بۆ پاراستنی تەواوەتی سنوورەکانی باشوورمانە لەگەڵ پشتێنێکی ئاسایشیدا کە نابێت بەلایانی کەم 30 کیلۆمەتر کەمتر بێت بۆ ڕێگەگرتن لە هەموو جموجۆڵێک و هەروەهاش لەژێر کۆنتڕۆڵێکی تەواوەتیماندا بێت. ئەم هەنگاوە نوێیانە وەک خۆ ئامادەکردن بۆ کات و زەمینە ڕەخساندن. هەر بۆیەشە پێتان دەڵێم هەمیشە لەبیرتاوێت کە دەشێ شەوێک لە شەوان با شەوێکی چاوەڕوان دەکرا و دەست پێ بکەین. بە دوای ئەو هێرشەی لە ئەنکەرە کراوە پارتی کرێکارانی کوردستان بەرپرسیارەتی لە ئەستۆگرت، ئەنکەرە دەڵێ زانراوە ئەو دوو هێرشبەرەی ئەنکەرە لەکوێوە هاتوون. ئەوە ڕاستێکی زانرا و هەڵوێستی ڕوون و ئاشکرای تورکیا دژ بە تێرۆریزمە وەک بەرەنجامێکی کارەکانی هێزە ئاسایشی و هەواڵگیرەکانمان پاش ئەو دواترین ڕووداوە. بۆمان دەرکەوتووە هەردوو تێرۆریستەکە لە سووریاوە هاتوون و لەوێش مەشق و ڕاهێنانیان پێکراوە. دەسەڵاتدارانی تورکیا جەخت دەکەنەوە لەوەی هەموو ڕەواییەکیان لەبەردەستدایە بۆ لێدانی هەر ئامانجێکی بیانەوێت و بە ئاگاهیدانەوە داواش دەکەن نابێ هیچ لایەنێکیش ببێتە بەشێک لەو ڕێکخراوانە یانیش داڵدەی ئەو ڕێکخراوانە بدەن کە ئەنکەرە بە هەڕەشە و مەترسی دایاندەنێ بۆ سەر ئاسایشی تورکیا. دەمەوێت بڵێم هەموو ئەو بنکە ژێرخانی و سەرخانی و دامەزراوەکانی وزەی سەر بە یەپەگە و پێکەکەن.
بە تایبەتیش لە عێراق و سووریادا. لە ئێستا بە دواوە ئامانجی ڕەوان لە بەردەم هێزە ئاسایشی و لەشکری و هەروەهاش هەواڵگیرەکانماندا. پێشنیاز دەکەم کە لایەنی سێهەم خۆی بە دوور بگرێت لە دامەزراوەکان و کەسانی پەکەکە و یەپەگە. وەڵامی هێزە چەکدارەکانمان زۆر ڕوون و ئاشکرا دەبن بەرامبەر ئەو هێرشە تیرۆرکاریەی لە ئەنکارا کراوە بە شێوەیەکیش دەبێت کە پەشیمان ببنەوە لەو کارەی کردیان و ئیتر شتی وەها نەکەن. یەکینەکانی پاراستنی گەل واتە یەپەگە لەگەڵ ئەوەشدا کەنکوڵی دەکات لەوەی ئەو دوو هێرشبەرەی ئەنکەرا لە ناوچەکانی بەڕێوەبەرایەتی خۆسەریەوە چوبنە تورکیاوە دەشڵێت ئەو هێرشانەی حکوومەتی تورکیا دەیانکاتە سەر ناوچەکانیان دەبنەتە گەرەیەکی گەورە لە بەردەم ئەو هەوڵانەی هێزەکانی سووریای دیموکرات و هاوپەیمانێتی نێونەتەوەیی دەیاندەن بۆ لەناوبردننی داعش. هەلبەت ئەب ئێریژی خەتایەکی مەزن سەر هەرەمی گشتی تەنێنە تەنێ سەر باکوور و وڵاتی سووری و بتایبەت شەڕی مەلهەمبەری داعشی دڵەوەستینێ ji ber êgo fêdeyî ji vê êrişê bike helbet ew jî Daişê ye û pêwîst e hêzin garantor êgo ser erdêne û bitayبet îtifamat û îtîfaqiyata 2019 de cî girtibûn wek hêza koalîsyona navnetewî li dêşî Daişê û hêzan Rûsî pêwîst e mewqifê xwe raber bikin û zelal bikin li hemberî va êrişa û mewqifekî erênî derxin pêş da got ev êriş bêne rawestandin. بەهۆی هێرشە ئەسمانیەکانی تورکیاوە بۆ سەر ناوچە کوردنشینەکانی سووریا دەیان ئەڵبەت ئەگەر سەدان نەبن خەڵکی سیڤل کوژراون. دانیشتوان و سیاسیەکانیش بە نیگەرانیەکی قوڵەوە لەو هێرشانەی تورکیا دەڕوانن بۆ سەر ناوچەکانیان و گلەیش دەکەن لە بێدەنگی هەر هیچ نەبێ هەتا ئێستای کۆمەڵگەی نێونەتەوەیی. دەنگیە و دەولەتێ جڤاتە ناو دەولەتی هەڤایی و بهتر گۆ دەستێوات هەندروێ سووریدا وەک ئەمریکا وەک ئەو هەڤەندیان ناو دەولەتی سەرۆکەتی ئەمریکا یان ڕوس ئەوژی بێدەنگن ji بەرژەوەندیەوە ئیرۆ ڕۆژ ترکارە هەنا پشتی خاستان پشتی شەرێ ڕووسا و ئوکرانیا. وەزارەتی دەرەوەی ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی هیچ گۆڕانێک نییە لە هەڵوێستەکانیدا لە بەرامبەر باکووری ڕۆژهەڵاتی سووریادا و بەردەوامیشە لە پشتیوانیکردنی بەندەکانی ئەو ڕێکەوتنەی بۆ ئاگربەستە بووە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا نیگەرانی خۆیشی دەردەبڕێ لەو کردە لەشکریانەی دەکرێنە سەر ئەو ناوچانە و وەک دەڵێت ئەو هێرشانەی دەبنە مایەی زیانی گیانی لە ناو خەڵکی سیڤلدا و ئەو هێرشانەی ژێرخانی سیڤلی دەکەنە ئامانج کاریگەریان دەبێ بەسەرکردە لەشکریەکانی بۆ لە ناوبردنی تێرۆریستانی داعش دەکرێن لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە بەسەرکردایەتی ئەمریکا. و داوا لە هەموو لایەنەکانیش دەکا وابەستە بن بە ئاگربەستەوە تا سەقامگیری لە سووریادا بەرەو پێش ببرێ لە پێناو ئەوەی پێکەوە چارەسەریەک بۆ قەیرانی سووریا بدۆزرێتەوە. دکتۆر کومڕۆ تۆکتامش لە زانکۆی پرات لە نیویۆرک میوانی ئەم هەفتەیی چاوی واشنگتنە. دکتۆر کومڕۆ مامۆسای بەشی زانستە کۆمەڵایەتی و توێژینەوە کلتوریەکانە لە زانکۆی پرات لە هەمان کاتیشدا یەکێکە لە چالاکوانە دیارەکانی تورکیا و خاوەنی چەندان لێکۆڵینەوەی گرنگە لەسەر دۆسێ هەستیار و گرنگەکان لە پەیوەندی بە ناوخۆی تورکیاوە. ئەڵبەت ئەمانە بێ لەوەی خاوەنی چەندان بەرهەمی چاپکراویشە. دکتۆر کومڕۆ سوپاس و پێزانین بۆ ئامادەبوون و سەرەتا لە بردومانەکانی تورکیا بۆ ناوچە کوردنشینەکانی سووریا دەست پێ دەکەین و ئەمەیە بزانم ئەو بردومان و هێرشە لەشکریانەی حکوومەتی تورکیا کردوونی یان بۆ لەمە دوادایان کە دەکرێت وەک چارەسەریەک لی بڕوانرێ بۆ قەیرانی سیاسی و ئاسایشی ناوخۆی تورکیا؟ نانا پێم وانە هیچ چارەسەریەک بکات. ئەمە وەڵامی یەکەمە بۆ پرسیارەکەت. جا ناکرێت و ناتوانین بوونی تورکیا لە سووریا و لە شوێنەکانی تریش بەدوور بگرین لە ڕووداوەکانی ناوچەکە و دەوروبەری ناوچەکەش وەک ناگۆرنۆ کارەباخ و تا دەگاتە ئەو کێشەی ئێستای فەڵەستین. بە شێوەیەک لە شێوەکان وەک ئەوەیە گەڕابنەوە بۆ ڕەوشی سەروەختی یەکەم شەڕی جیهانی. دەمەوێت وەها وێنای ئەم ڕەوشە بکەم تورکیا هەرچەندها داکۆکی و بەرگرین لە سنوورەکانی خۆی ناکات، بەڵکو زیاتر دەخوازێت دەست و کاریگەریەکانی خۆی لە هەموو ناوچەکەدا بەرفراوان بکات. ئەوە تا سیاسەتەکانی ئەنکەرا لە ناگۆرنۆ کارەباخ سەرکەوتوو بووە و لە بەرژەوەندی ئازەربایجان و تورکیا بووە، نەک لە بەرژەوەندی خەڵکی سڤیل لە ئەرمینیا.
ئەردۆگان و حکوومەتی تورکیا لە ئێستادا دەیانەوێت بۆ مەودایەکی درێژخایەن لەسەر ئەم سیاسەتە پراگماتی خۆیان بەردەوام بن لەسەر هەردوو ئاستی نێونەتەوەی و ناوچەکەش. ئەلبەت ئەوەش بۆ ئامانجەی حکوومەتی تورکیا زەمینەیەکی گەورەتر بۆ خۆی ئامادە بکات لەو شەڕەی مان و نەمانەی دەیکات دژ بە کورد و ناوچە کوردنشینەکان لە سووریادا. بێگومان لێرەدا ئەردۆگان ئەم بابەتە بۆ بەرژەوەندی خۆی لەسەر ئاستی ناوخۆی وڵاتەکە بەکاردەهێنێت و سوودی لێ بینیوە. سوودی لەو هەموو کێشانە بینیوە کە لە دەرەوەی سنوورەکان دروستی کردوون و ئەوەتە تەنانەت بەشێک ئۆپۆزیسیۆنەکانیش لە دەوری حکوومەتەکەی کۆکردوتەوە. جا بەداخەوە نامەوێت ئەوەها بڵێم، بەڵام پێدەچێت پێویستمان بەوە بێت بزانین ئەو استراتیژیەتە چ مانایەکی هەیە. ئەو استراتیژیەتە تا ئێستا ئامانجێکی کۆتایی نییە و ئەوەی ئەردۆگان دەیکات تاقیکردنەوەی زەمینی ناوچەیی و نێونەتەوەییە بۆ ئەوەی بزانێت تاکوێ دەڕوات لەو هێرشەیدا لە عێراق و لە سووریاشدا. جا هێشتاش ئەم پرسەی تاقیکردنەوەیە لە بەرژەوەندی ئەردۆگان و سیاسەتەکانی کەوتۆتەوە. باشە، ئەمە کاتا ئێستا وەکو جەناب ئاماژەی پێەکەی لە بەرژەوەندی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا بۆ ئاماژە بەوەش دەکەی ئەمە تاقیکردنەوەیە کە یعنی ئەردۆغان دەیکا بزانێت کۆمەڵگەی نێونەتەوەیی چ جۆرە کاردانەوەی چیان دەبێ. هەتا ئێستا کە ئەم بەرنامەیە تۆمارەکەین کۆمەڵگەی نێونەتەوەی تا ئەندازەیەک بێدەنگە لە بەرامبەر هەموو ئەو هەوڵانەی لە ناگۆڕنە کارەباخ بێ لە سووریادا بێ یا تەنانەت لە دۆسەی ئێستەی ئیسرائیلی و حەماسیشدا جۆرێک لە بێدەنگی هەڵبژاردووە. ئەو بێدەنگیە هەڵکردنی چرای سەوزە بۆ ئەردۆغانیاننا. جا پێدەچێت ئەردۆگان ئەم جۆرە بێدەنگی وەک هەڵکردنی چرای سەوز لێکدابێتەوە. جیهان لە ئێستادا چاوی خستۆتە سەر قەیرانی نێوان حەماس و ئیسرائیل کە خەڵکی سیڤیل تیایدا زیان لێکەوتو یەکەمن. جا ئەم دوو قەیرانەی دوا بەدوای یەک هاتن کە دەشێت ڕێکەوتنی شوهای کردبێت هەر چۆنێک بێت ئەو دوو ڕووداوە پاش گۆڕانکاریە گەورەکەی ناگۆڕن و کارەباخە. پێدەچێت ئەردۆگان و حەماس چاوەڕوانی کۆتایی هێنانی ئەم قەیرانە بوو بن بۆ بەجێگەیاندنی ئەوەی بە نیازی بوون بیکەن. لێرەدا چی ڕوویدا؟ ئێستا وەک دەبینین جیهان قسەیەک لەسەر ڕووداوەکانی سووریا ناکات. ئەوە چەندان مانگە تورکیا بردومانی ناوچە کوردنشینەکانی سووریا دەکات. لە بیرمانە لە مانگی نۆژدا بە سەختی بردومانی کوردی کرد لە سووریادا. بەڵام ئەوە تاوەها ڕووداوێکی وەک ئەوەی فەڵەستین سەرنجی هەموو دنیای بەلای خۆیدا بردو کەس باسی کورد لە سووریادا ناکات. تۆ سیرکە ئەمریکا درۆنێکی تورکیای لە سووریا تێکشکاند. بێگومان ئەنکارە لەسەر ئەم درۆنە نایەوێت لەگەڵ واشنگتندا بکەوێتە قەیرانەوە. بەڵام بەکاری دەهێنێت بۆ بەدەستهێنانی متمانە تا بەردەوام بێت لەو شەڕی دەیکات. ئەمە و پرسیارەیە کە ئێستا لەناو تورکیادا دەکرێت و لە هەمان کاتیشدا پرسیارە و ڕوبەڕووی دیبلۆماتانی ئەمریکا دەبێتەوە و سەبارەت بەوەی ئایا تورکیا دەتوانێت لەم هێرشانەیدا تاکوێ بڕوات. یەکێک لە بابەتەکانی تر ئەوەیە کە ئەردۆگان هەڵوێستی خۆی بە ئاشکرایی دەردەبڕێت لەو قەیرانەی ئیسرائیل و حەماسدا و خەڵک هەن دەدات بۆ خۆپیشاندانی پشتیوانی لە حەماس. ئەم بابەتەشی بەکارهێناوە بۆ کۆکردنەوەی پشتیوانی ناوخۆیی لە ناوخۆی و لە حەماسیش دژ بە ئیسرائیل. لە کاتێکدا بردومانکردنی شاری غەزا ڕێک هاوشێوەیە لەگەڵ بردومانەکانی تورکیا بۆ ناوچە کوردنشینەکانی سووریا و هیچ جیاوازیەکیش نییە لە نێوانیاندا. دکتۆر کمرۆ بۆ خۆت دەزانی ینی ماوەیە لەم و پێشەگەر بە هەڵەدا نەچوو بووم لە مانگی پێنجدا بوو ڕەجەب تەیب ئەردۆغان کۆبوونەوەیەکیە بۆ لە کۆشکی کۆماری تورکیا لەگەڵ ئیسماعیل هەنیە سەرکردەی باڵە سیاسیەکەی ڕێکخراوی حەماس ڕێکخراوێکی تێرۆریستیە و لەسەر ئاستی جیهان وەک ڕێکخراوێکی تێرۆریست ناسراوە. کۆمەڵگەی نێونەتەوەیی من لە یادمە ئەو کاتەش تەنانەت وەک هاوپەیمانێکی ناتۆ تورکیا وەک هاوپەیمانێکی ناتۆ هیچ کاردانەوەیکی نەبوو بەرامبەر بەو کۆبوونەوەیە بەرامبەر بەو هەموو پشتیوانی کە تورکیا لە ڕێکخراوی حەماسی دەکات. بەڕاستی زۆر قورسە لەو بێدەنگیە تێبگەین. جاشتەکان لێرەدا بەسەر یەکدا کەوتون و کاری سەرەکی لەو نێوەندەدا و لە نێو ڕیزبەندی کار و کاردانەوە سەرەکیەکاندا تێکەڵ بوون. ئەوەی دەتوانم لە ڕوانگەی کۆمەڵگەی ئەوروپایی یا لە ڕوانگەی ئەمریکاوە بڵێم ئەوەیە کە دێن و چاودێریەکی وردی جومجۆڵەکانی ئەردۆگان دەکەن. بەڵام ئیدی نازانم هەم یەکێتی ئەوروپا و هەم ئەمریکاش ئایا خواستیان نییە یا هێزیان نییە. مەبەستم لە هێزی مۆڕاڵە بۆ سەرزەنشتکردنی ئاشکرایانە و ڕاشکاوانەی کارەکانی ئەردۆگان. ئەردۆگان بە شێوەیەکی زۆر باش
ئەو بۆشایانەی لە ناوچەکەدا هەن بەکاردەهێنێت. ئەگەر سەیری ڕۆڵی نوێی وڵاتی چین بکەین یان ڕۆڵی چین لە نێوان عەرەبستانی سعودی و ئێراندا، ئەمانەوە هەیان کردووە دەرفەت بکرێنەوە بۆ کارکتەری نوێ. تورکیا کارکتەرێکی نوێ نییە، بەڵام کارکتەرێکە دەتوانێت هەنگاوی نوێ بنێت و ئەردۆگان سەرکەوتوانە ئەم هەنگاوە نوێیانە دەنێت و دەشزانێت بۆشاییەکی نێونەتەوەی هەیە لە ناوچەکەدا و کەسیش ئامانجی و پرانسیپی ئەوتۆی دیاریکراوی نییە بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ڕووداوەکاندا. بێلەوەش ئەو جیاکاری دەکرا بۆ تیرۆریست و ئەوانەی تیرۆریست نین ئێستا نەکتەرها کۆمبوونەتەوە بەڵکو هەر نەماون. ئەم دیاردەیەش لە سەرەتای سەدەی 21ەوە دەستی پێکردووە یان لەو کاتەوە کە ئەمریکا چوە عێراقەوە. دکتۆر کوبرۆ من دەگەڕێمەوە بۆ لات دەچین بزانین دانیشتوانی ئەو ناوچانەی کە بردومانەکرێن چیمان پێداڵێن. بۆ زۆرێک لە دانیشتوانی ناوچە کوردنشینەکانی سووریا ئەو کردە لەشکریانەی تورکیا هیچ ئامانجێکی تریان نییە تەنها لێدانی کورد نەبێ جا لە هەر شوێنێک بێ. فهمتبینن و ضد كرداي يعني كرد الكر هبل او كرد قاش كرد امريه فناخذ اي تشت كرد يعني كرد بمن يعني قوتك الكذبه عبدين السماليه تدخل هوليله تدخل الحسكه تدخل قامش لو تدخل تورکیا بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر هەرێمی کوردستانی عێراق. ئەڵبەت بێ لە زیانە گیانیەکانی خەڵکی سیڤیل ئەو هێرشانە کاریگەریەکی زۆریشان کردوتە سەر ژیان و گوزەرانی خەڵک لەو هەرێمەدا. طایرەت دەسین طایرەت ترکۆت دەسین توپێت ترکۆت دەسین گوندێن مە هەمی چولکێن هەمی دەنا با توپۆ هەموو هەجەتە پەکێکێ دۆر بۆ مە نەهێلۆ گوهیشک نەهێلۆن کازۆن نەهێلۆن خلب نەهێلۆن تەڕۆش نەهێلۆن ئۆگی باددانێ هۆ ئەف توپەهایت ڕەحم وڵەمە کەفتەوە فهم هاچاوێ بکەوێت ئادە دنیا بینتەوە ناو دنیا نەبینتەوە. بەر لە هێرشەکەی لە ئەنکەرە کرا کۆماری تورکیا بەردەوام هێرشی کردووەتە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان لە زاخۆوە تا پێنجوێن بەردەوام لەژێر بردومانی فڕۆکە بێفڕۆکەوانەکاندا بوون. بەڵام وەک دانیشتوانی ناوچەکە دەڵێن لە وەتای هێرشەکەی ئەنکەرەوە ئەو هێرشانەی ئەنکەرە بە شێوەیەکی بەرچاو چڕ کراونەتەوە. مثلا منطقة ما هم رجونا شر بس خاصة دهي شرق جلك مازن بي يعني قصفك جلك مازن سا منطقة هاي بي وما نظن يجي مسألة شابشتي ما بيقبلوا يقول بيقولي احتمال الباتركو بيتن وزارة الداخلية مشكلة بتشببي هندك شو بيناولي وخد بعد يجون تقون بي يقولي في شرق مازن كبيسة تركيا بهندي هي حملة خد بيسار كردستانيش. پێشتر و ئێستاش وەک ئاماژەی پێدەکرێت خەڵکێکی زۆر لە دانیشتوانی گوندەکان بە ناچاری بۆ پاراستنی ژیانیان لەو هێرشانەی بەردەوام دەکرێنە سەریان زێدی خۆیان جێهێشتووە و دەستبەرداری هەموو بەرژەوەندیەکانیان بوون و ڕویان کردووەتە شوێنی تر تا ژیان بەسەر بەرن دوور لە مەترسی بردومان و هێرشکردنە سەریان. ترسەکۆ مازن چێبی ما مۆرد نکەتایت یەن دەفمە گوندە سیگێرێ هەموو ئەوە نەوە دوو مۆڵە ئایلە خەبرو چوون ئەوێ دژین مۆی نەوێری ئەوی جێنە ترسیە هەندا سۆچمێت توپ و هەندا زنجیرێت تایۆری ئەوێت دوشک و ئەوێت ڕەمێکین ئیتکاتیان نۆفمۆڵە منی ڕۆت کرین. دکتۆر کومرو ئێمە زۆر جار لە گەورە کاربەدەستان و دەسەڵاتدارانی تورکیا کە جۆمان لێ دەبێ تەواوی ئەم کردە لەشکریانە یاخو ئەم بردومانانەی کە دەیکا وەکو دەڵێن ینی تورکەکان لە ئەنکەرەوە دەڵێن بۆ لە ناوبردنی تێرۆریزمە بۆ ڕێگەگرتنە لە هەموو هەڕەشە و مەترسیەکی کە لەسەر ئاسایشی ناوچە سنووریەکانیان هەیە. ئەمەوێ بزانم لە تورکیایە کێ تێرۆریست نییە چونکە ئەمە بۆ بە دیاردە هەر کەسێک یا هەر لایەنێک نەیاری پارتی داد و گەشەبێدان بێ یاخو نەیاری خودی ئەردۆغان بێ دەست بەجێ بە تاوانی تێرۆر دادگایی دەکرێت لێ پێشینەوەی لەگەڵدا دەکرێت. کێ لە تورکیا تێرۆریست نییە؟ لە تورکیا ئەوانەی ستایشی سیاستەکانی ئەردۆگان دەکەن ئەوانن بە باڵای ڕێبازە ئابووری کۆمەڵایەتیەکانی ئەردۆگاندا هەڵدەدەن. ئەوانە تیرۆریست نین، لە ئێستادا ناسناوی تیرۆریست بۆ مەبەستی تر بەکاردەهێنرێت بۆ لێسەندنەوەی ڕەوایی هەر شێوازێکی ئۆپۆزیسیۆن بوون دژی ئەو ڕێمەی تورکیا. ئەمەمان هاوکاتی دادگاییکردنی خۆپیشاندەران بینیوە. واتە لە بەرامبەر ئەو خەڵکەی هیچ پەیوەندیەکیان نەبووە بە توندوتیژی چەکداریەوە یان ئۆپۆزیسیۆنێکی چەکدارەوە یان ململانەی چەکداریەوە
کەچی بینیمان وەک تیرۆریست نرانە زیندانەوە. ئەوەی حکوومەتی تورکیا دەیکات خراپ بەکارهێنانی دۆسیەی تیرۆریزمە لە پێناو مەبەست و بەرژەوەندی سیاسیدا. بێگومان ئەمەش باشترین ڕێگەیە لای دەسەڵاتدارانی تورکیا بۆ بێدەنگکردنی ئۆپۆزیسیۆنەکان، چونکە کەس ناخوازێت بە تیرۆریست ناودێر بکرێت. تیرۆریست کێ و کێ تیرۆریستە؟ تیرۆریزم ئەوەیە کە بە شوێن تێکدانی ژیان و گوزەرانی خەڵکی سیڤیلەوەن. جا بابەتە گرنگەکە لەوەدایە ئەو خەڵکە سیڤیلی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا بە ناوی پاراستنی سنوورەوە هێرشیان دەکرێتە سەر بەچی ناودێریان بکەین. ئەمە و پرسیارەیە پێویستە هەمومان لە خۆمانی بکەین. دکتۆر کۆمرۆ بە پێی زانیاریەکانیان وەکو ئاماژەی پێ دەکرێت بەهۆی ئەو بەردومانانەوە بەهۆی کردە لەشکریەکانی تری تورکیاشەوە هەم لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا و هەم لە هەرێمی کوردستانی عێراقیشدا ژمارەیەکی بەرچاوی خەڵکی سیڤیل کوژراون و برینداریشن. بەڵام لێرەدا من کاردانەوەیکی ئەو تۆمان نەبینیانی با بڵێم لە ناو کۆمەڵگەی سیڤیلی تورکیادا بۆچی؟ ئەوە پەیوەندی هەیە بۆ بێدەنگکردنەی پێشتر باسمان کرد. ئەوەی تورکیا دەیکات خستوویەتی خانە یاساییشی نیشتیمانیەوە. ئەردۆگان و حکوومەتەکەی تەنها لایەنێکن لە وڵاتەکەدا دەستیان گرتووە بەسەر پێناسەی ئاسایشی نیشتیمانیدا. ئەمە هۆکارەیە کەوەها دەکات هیچ شتێک بەرگوێ نەکەوێت لە کۆمەڵگەی سیڤیلی تورکیاوە. لە کاتێکدا خەڵک سەرقاڵی سەر و سەوداکردنە لەگەڵ دۆسیە تایبەتەکان بەخۆی وەک دۆسیەی ئازادیەکان و دۆسیەی قەیرانی ئابووری و دۆسیەی هەژاری و ئەوانی تریش. جام خابن و بەداخەوە ئەردۆگان تەواوی ئەو سیاسەتی خۆی بەستوتەوە بە دۆسیەی سنوور و ئاسایشی سنوور و ئاسایشی نیشتیمانیەوە و لەسەر وەختێکیشدایە کە وەک دەبینین ئۆپۆزیسیۆن بێدەنگ کراوە. هەر بۆیە دەنگێکی ئەو تۆ نابیستیت. بەڕای تۆ ئەمە چەندێک پەیوەندی هەیە بە دەوڵەتی قوڵ لە تورکیادا یان چەندێک پەیوەندی هەیە بۆ ئایدۆلۆژیەتەی ئەوەی پێی دەگوترێت گورگەبۆرەکان لە تورکیادا کەوای کردووە کۆمەڵگە بێدەنگ بێ. لە ئێستادا ئایدۆلۆژیەتی گورگەبۆرەکان ئایدۆلۆژیەتی ڕەجەب تەیب ئەردۆگانە. ئێستا زۆر قورسە بتوانرێت جیاوازی بکەیت لە نێوان باسنەی دەنگدەران و ئاستی جەماواریدا بۆ ئایدۆلۆژیای گورگەبۆرەکان لەگەڵ لایەنەکانی دەسەڵاتداردا وەک پارتی دادوگەشە پێدان. جا ئەوەی باست کرد سەبارەت بە کاریگەریەکانی ئەو ئایدۆلۆژیەتە لە ناو خەڵکدا ئەمە پرسیارێکی گرنگە. دەتوانم بڵێم کە ئایدۆلۆژیا تونڕەوانەکەی گورگەبۆرەکان یا ئایدۆلۆژیا شەڕانگێزیەکەی ئامادەیەکی ئەوتۆی نییە. چونکە بەگشتی خەڵک لە تورکیا ئێستا خوێندەوارن و تێگەیشتوون، هەر بۆیە هەست دەکرێت ئەو جۆرە ئایدۆلۆژیەتە بەرەو کاڵبوونەوە دەڕوات، هەرچەندە ئێشتا ماویەتی و ڕێگەیەکی دووریشی لە پێشە. خۆی لە ڕاستیدا کۆمەڵگەی تورکیا کۆمەڵگەیەکە تا ئەندازەیەک هەستیارە، بەڵام سیستەمی دەیان ساڵی لەمەوبەری پەروەردە و های کردووە ئەو دیاردەیە کەمتەر ببێتەوە. هەر بۆیە دەتوانم بڵێم ئەوە هەموو کۆمەڵگەی تورکیان نییە لە ژێر کاریگەری ئایدۆلۆژیای گورگەبۆرەکاندا، بەڵام نکۆڵیش ناکەم لەوەی بەداخەوە ئەو ئایدۆلۆژیەتە بۆتە بەشێک لە ناسنامەی ژمارەیەکی بەرچاوی هاوڵاتیان. دکتۆر کۆمرۆ وابزانم کاتی ئەوەیە کە ئێستا بچین بڕێک باس لە سیاسەتی دەرەوەی تورکیا بکەین بە تایبەتی لە دوای هەڵبژاردنەکانەوە. من دەگەڕێمەوە بۆلات. دوا بە دوای هەڵبژاردنەکانی مانگی پێنجی تورکیا و پێکهێنانی حکوومەتی نوێ زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدا بوون پێکاتەی ئەو حکوومەتە نوێی ڕەجەب تەیب ئەردۆغان نیشانەیە کە بەوەی تورکیا دەخوازێت بگەڕێتەوە لای بەرەی ڕۆژاوا. تورکیا دەمێکە چاوەڕوانی ئەندامێتیە لە یەکێتی ئەوروپادا، بەڵام تا ئێستا ئەو ئەندامێتی بەدەست نێناوە و پێش ناچێت وا بە زوویی بەدەستی بێنێ. Türkiye olarak 60 yıldır kapısında وەک تورکیا هیچ چاوەڕوانیەکمان نییە لە یەکێتی ئەوروپا کە 6 ساڵە لەبەر ڕێگاکەیدا چاوەڕوانی. جا ئەگەر پەشیمان ببێتەوە لەو نادادی دەیکات بە تایبەتیش ڕاگرتنی ڤیزا کە وەک سزایەک دژبان بەکار دەهێنرێت، ئەوە ینی هەڵەکانی خۆی چاک دەکاتەوە. ئەگەریش نەیکرد ئەوە ئیدی ئەو مافەی نامێنێت هیچ چاوەڕوانیەکی هەبێ لێمان لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و لەشکریەوە. پێش دەچێت فەرمانڕاوەکانی تورکیا سیاسەتەکانی وڵاتەکە لە هەردوو ئاستی ناوخۆیی و دەرەوەییشدا بگۆڕن و تانوپۆیەکی تورکیایانەی پێ ببەخشن. لە پەیوەندی بە دیموکراتی و دادوەری و ئازادیەکانیشەوە دەتوانین
پێوانەکانی کۆپنهاگن بگۆڕین بە پێوانەکانی ئانکەرە ئەگەر پێویست بکات و لە سەر ڕێی خۆمان بەردەوامە بین. تورکیا ژمارەیە هەڵوێستی تەواو پێچەوانەی یەکێتی ئەوروپای هەیە، لەوانە دۆسەی مافەکانی مرۆڤ لە تورکیادا. راپۆرتە نێونەتەوەیەکان و خۆجێیەکانیش ئاماژە بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ دەکەن لە تورکیادا لە کاتێکدا کە ئەوروپاییەکان سەنگیەکی زۆریان خستۆتە سەر ئەم دۆسەیە. هەر بۆیەشە گرفت هەیە لەو داوایانەی تورکیا دەیانکا بۆ ڕادستکردنەوەی نەیارەکانی حکوومەتی ئێستای تورکیا. بڕیارەکانی ئەم دوایی دادگەی مافەکانی مرۆڤی ئەوروپا دواترین هەوڵی بێهودە بووە. جا ئەندامانی ڕێکخراوە تیرۆریستیەکان و لانگرەکانیشان و ئەوانەی بەو بڕیارانە هاندراون پێویست ناکات دوای ئەو بێهودەیە بکەون. ئەم بڕیارانە نابنەمایی بژانەوەی فتوو، ینی ئەو قێزەونانەی لە ویژدانی ئاینیشدا نەفرەتێکراون. ئەنکەرە هەر بەوەندەوە نەوەستاوە، بەڵکو دادگای یەکێتی ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤ دەخاتە ڕیزی نەیارەکانیەوە کە بە تێرۆریست ناودێریان دەکا جەختیش دەکاتەوە لەوەی ئەو دادگایە لەژێر کاریگەری ژمارەی وڵاتدایە بەبێ ئەوەی ناوی ئەو وڵاتانە بێنەیە. تەنانەت بەریتانیا ئەندامی دامەزرێنەری پەیماننامەی مافەکانی مرۆڤی ئەوروپا نەیتوانیوە هاوڕا بێ لەگەڵ ئەو دادگایی مافەکانی مرۆڤی ئەوروپادا کە دەسەڵاتەکانی خۆشی تێپەڕاندووە بەهۆی کاریگەری هەندێک وڵاتەوە. مافە سەروەریەکانی تورکیا بە ئاماژ دەگرن جا بۆ ئێمە ئەستەمە ڕێز لە بڕیارەکانی دامەزابێک بگرین کە لە ڕیزی ڕێکخراوە تیرۆریستەکاندان یان گوێیان لێ دەگرێت. سەرۆکی تورکیا هاوکات سەرۆکی پارتی داد و گەشەپێدانی فەرمانڕەوای تورکیاشە کە ڕێگوڕیشەیەکی ئیسلامیانەی هەیە. تەواوی ئەو دۆسیانە دەبەستێتەوە بە ئاینی ئیسلام و بە تورکیاشەوە دەشیان خاتە خانەی هاندان و برەودان بە دیاردەی ئیسلامۆفیبیا. ئەوانەی وانەی دیموکراتیمان پێدەڵێنەوە وەک یاری سێ مەیمونەکە چاوی خۆیان دەگرن لە ئاس دژایەتیکردنی ئیسلامدا، ئەوانەی خۆیان تەرخان کردووە بۆ دژایەتیکردنی ئیسلام، ئەوانەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پشتیوانی لە ئیسلامۆفۆبیا دەکەن، هەروەها ئەوانەی چاو دەپۆشن و لەو تاوانی ڕق و کینانەی بەرامبەر تورک و موسڵمانان دەکرێن، ئەوە خۆیان ئامادە دەکەن بۆ کۆتایی هێنان بە خۆیان. دکتۆر کومرو بەڕای جەنابەت ئەم حکوومەتەی ئێستەی تورکیا دەتوانێت ببێتە حکوومەتێک کە وەک هاوپەیمانێکی ڕاستەقینەی وڵاتانی ڕۆژاوە لێی بڕوانرێ؟ پێم وایە بۆ ماوەیە کە تورکیا هاوپەیمانێکی ڕاستەقینەی ڕۆژئاوان نییە، هەر بۆیە ناتوانین وەک هاوپەیمانێکی متمانە پێکراویش ناودێری بکەین. بەڵام تورکیا هێشتاش ئەوەندە سەرچاوی هەیە کە بتوانێت سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا و ئەمریکاش لە بەرژەوەندی خۆی بەکار بهێنێت. لە هەمان کاتیشدا پێویستە بزانین کە هیچ لایەکیش گوێ ناگرن لەوەی ئەردۆگان چی دەڵێت. بۆ نمونە لە سەر ڕووداوەکانی حەماس ئیسرائیل لەو ڕوانگەوەی وەها سەیر دەکەن کە ئەردۆگان کارکتەرێکی ناو قەیرانەکە نییە. بەڵام بە دڵنیاییەوە هەموو دەزانین ئەردۆگان کارکتەرێکە لە کاروبارەکانی سووریا و عێراقیشدا لەو ناوچەیەدا کە بۆ ئەمریکا و بۆ ئەوروپایەکانیش گرنگن. وەلی ئەردۆگان دەزانێت چۆن سیاسەتەکانی بڕۆکسل و واشنگتن بۆ سوودی خۆی بەکار بهێنێت تا زۆربەی داواکاریەکانی لە هاوپەیمانە ڕۆژئاواییەکان بەدەست بێنێت و بۆی بەجێ بگێنن. بۆ خۆ دەزانین لە ئێستادا کێشەی هەیە ئەردۆغان لەگەڵ یەکێتی ئەوروپادا، ینی پێشتر هەوڵێکی ئێجگار زۆریەدا، بەڵام بەپێی ئەو لێدوانە نوێیانەی ڕەجەب تەیب ئەردۆغان ئێستا وەکو بڵێ منەتی نییە بەوەی بچێتە ئەوروپاوەیە یا نەچێت. تورکیا لە ئێستاە دەوێت بێ بە ئەندام لە یەکێتی ئەوروپایان نابەڕای تۆ. جا من ناتوانم لەبەری تورکیا وەڵامیان پرسیارەت بدەمەوە، بەڵام لە ئێستادا ئەوەی ئەردۆگان دەیەوێت ئەوەیە سەودایەکی گەورەی ئابووری بەدەست بێنێت لە یەکێتی ئەوروپادا،
جا ئەندام بێت یان نەبێت. ئەوەی جێی سەرنجا حکوومەتی تورکیا دەستی کرد بە بەجێگەیاندنی داواکانی یەکێتی ئەوروپا بۆ دیموکراتیزەکردنی تورکیا و بەمەش خۆی وەک هاوپەیمانێکی باش نیشانی یەکێتی ئەوروپا دەدات. شانازیشیان پێوە دەکرد، ئیتر ستایشکردن دەستی پێکرد و تەنانەت لە تورکیا کتێب و چاپەمەنیش بڵاو دەکرانەوە و لە بیرما یەکێک لە کتێبەکانی ناوی شۆڕشێکی بێدەنگ بوو. ئەو کتێبە بۆ 10 ساڵ زیاتر لەسەر مەڵپەڕی ئاپەکە هەبوو، بەڵام لە ساڵی 2016دا ئەم کتێبە لە ناکاو دیار نەما. ئێستا چەند بگەڕێیت بە شوێنیدا هەر نایدۆزیتەوە، بەڵام منم کتێبم هەیە. لەم کتێبەدا باس لە خۆشحاڵی و ئارەزوی و خواستێکی گەورە دەکرا بۆ تێکەڵبوون و هەروەهاش بوون بە بەشێک لەگەڵ ئەوروپادا. جا ئەوە دەردەکەوت کە ئەردۆگان ئەو بابەتەی بەکارهێناوە بۆ خۆ دروستکردن و نیشاندانی ئەوەی هاوپەیمانێکی باشی ڕۆژاوایە. جا لێرەدا مەبەستم ئەوە نییە کە هەوڵی دابێت ئەو هاوپەیمانێتە لەناوبەرێت یا بڕوخێنێت. نابە پێچەوانەوە. هێشتا تورکیا ئابوووریەکی گەورەیە لە ناوچەکەدا و بەرهێنانی ئەوروپایی هێشتاش بەباشی دەزانن کارداری بکەن لەگەڵ تورکیادا. جا ئەردۆگان دەیەوێت ئەوە بەردەوام بێت بەبێ ئەوەی ببێتە وڵاتێکی دیموکراتی و سەروەری یاسا جێگیر بێت. ئەمە ڕێک ئەوەیە کە ئەردۆگان دەخوازێت نەک ئەندامیەتی تەواوەتی لە یەکێتی ئەوروپادا. وەکو جەنابیش داماژە پێکرد، یانی ئەوروپا کۆمەڵی کێشەی گرنگی هەیە، کۆمەڵی کێشەی بنەڕەتی هەیە لەگەڵ تورکیا، لەوانە مافەکانی مرۆڤ، ئازادیەکانە، کۆمەڵگەی سیڤڵە، ئازادی تاکە کەسە لە کۆمەڵگا و هەتا دوایی. ئەی لە دۆسیەی بانیەکە و دوو هەوای تێرۆریزمدا ئەمەیان چۆن؟ یعنی ئمە وەکو پێشتر باسمان کرد لە کاتێکە هەموو ئەوروپا حەماس بە ڕێکخراوێکی تێرۆریستیە ناسێنێ، بەڵام ئەردۆغان لە کۆشکی کۆماری پێشوازی لە حەماسەکانەکە. دۆسەی تێرۆریزم لێرەدا چەندێک کاریگەری هەیە بەسەر ئەندامەتی تورکیا یا نەکردنی بە ئەندام. ئەو سیاسەتی بانێکەوت و هەوایە شتێک نییە لە بواری دیبلۆماتیدا نامۆ بێت. ئەو بابەتەی بانێکەوت و هەوا بەردەوام لەلایەن هێزەکانی جیهانەوە بەکارهێنراوە. ئەردۆگان وەهەیدانەوە کە هەموو لایەک سیاسەتی بانێکەوت و هەوا بەکاردێنن. ئەی بۆچی ئەمیش خۆی بەکاری نەهێنێت؟ دەمەوێت بڵێم پرانسیپەکانی دیبلۆماتی و پرانسیپەکانی پەیوەندی نێونەتەوەیی نەماون و تێپەڕین. ئەمەش هەر بەڕاستی ڕەوشێکی ترسناکە، چونکە هیچ کەس و لایەنێک بەرپرسیارت ناکەن بەوەی بە سیاسەتی بانێکەوت و هەوا کار دەکەیت. ئەوەتە ئەردۆگان وەها نیشانی ئەوروپیەکانی دەدات ئەوەی لە سووریادا دەیکات پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیەوە هەیە و دۆسیەکی بۆ ئاسایشی نیشتیمانی دروست کردووە. لە ڕووداوەکانیشدا بەو شێوەیە خۆی دەوێت بابەتەکان بەکاردەهێنێت. ئێستا بۆ پشتیوانی فەڵەستینیەکان دەڵێت مافی مرۆڤ پێشێل کراوە. جا ئەوها سیاسەتی خۆی دەکات و دەزانێت لەسەر ئاسی نێونەتەوەی کەس یا لایەنێک نییە بەرپرسیاری بکەن لەم جۆرە چوارچێوە سیاسیی دای دەڕێژێت. هەموو کۆمەڵگەی نێونەتەیی دەزانن ئەو زەمینەی لە ناوچەکەدا هەیە زەمینەیەکی لەرزۆکە. ئەوجا دەشزانین ئەردۆگان بە شێوەیەکی گونجاو یاریەکانی خۆی دەکات لەو زەمینەیەدا. وەک دەشبینین ئەمریکا و ئەوروپایەکانیش پێدەچێت ئەم جۆرە سیاسەتە بێ پرانسیپ و بانێکەوت و هەوایەیان بەلاوە پەسەند بێت. لەگەڵ ئەو سیاسەتەدا مەزراوەیە پراگماتیەی ئەردۆگان بەکاری دەهێنێت لە ناوخۆ و ناوچەکەشدا. دکتۆر کومڕۆ دەچینە دوابەشی بەرنامەکەمان بڕێک باز لە ئابووری تورکیا دەکەین، دەگەڕێمەوە بۆلات. ڕۆکی ئابووری تورکیا لەبارێکی ئێجگار خراپدایە. نرخی لیرەی تورکیا بە شێوەیەکی بەرچاودا بەزیوە و بەرەو ئەوە دەڕوە توانای دارایی خۆی لەدەست بدا. پێشتر بەهۆی خراپی باری داراییەوە خەڵک توانای کڕینی لە بازاڕەکاندا ئێجگار کەم بوو. ئێستا قەیرانەکانی نێوان کرێچی و خاوەن موڵکیشی هاتۆتە سەر. هەڵی بیستنی دەنگم دەدەم وەک ناڕەزای دەربڕین و هەروەهاش دەنگی کرێنشینەکانی تریش. ڕۆژێک دێک ئەو شوێنە جێبهێڵم، بەڵام چەنگیزێکی تر دێتە ئێرە. ئەو جا چۆن دەتوانیت وەها بکات دەنجی ببستێت؟ بەگشتی کرێچیەکان ترسیان هەیە و هەر هەمووشیان دەڵێن با لەگەڵ خاوەن مڵکدا ڕێک بکەوین و ئیتر کێشەمان نەمێنێت. بەڵام ئایا ئەمە چەندێک دەخایەنێت؟ هەوڵاتیان داوای چارەسەر دەکەن و وەک دەڵێن هەر تەنها ناڕزایی دەربڕین نابێت تەمایی چارەسەر و داواش دەکەن چەندێ بکرێت بە زوویی ئەو چارەسەرە بدۆزرێتەوە، چونکە ڕەوشی بازار و ڕەوشی خەڵی زۆر ناهەموارە.
ئەم جۆرە گرانیە لە هیچ شوێنێکی دنیادا بوونی نییە بە هیچ شێوەیەک لە جیهاندا ئەوەها نییە نازانم چیە چارێک دەدۆزێتەوە بەڵام خۆ دەبێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە بێگومان بەوە ناکرێت کە لێرەدا من دروشمێک هەڵباوسم ئەوەی دەتوانم بیکەم ئەوەیە دەنگمان ببیسترێت وەک کاردارەکانی بواری خانوبەرە ئاماژەی پێدەکەن بەرزکردنەوەی نرخی کرێی خانوبەرەکان بە بەراورد لەگەڵ نزمی ئاستی داهاتی تاکە کەسدا گرفتێکی زۆری دروست کردو و دەشڵێن لەگەڵ ئەو داهاتەکەمانەدا کرێنشینەکان چۆن نەتوانن بژین و گوزەرانێک بۆ خانەوادەکانیان دابین بکەن. %25 ئارتش لە ڕاستیدا پێویستە خاوەن مڵک و کرێکی خۆیان لەسەر شێوازێکی گونجاو ڕێک بکەوتنایە ئەگەر بەم ڕێژەی لە سەدا 25 زیادکردن نەبووایە چونکە بووە مای بەریەکەوتنی هەردوو لایەن و بێگومان ئەمەش قەیرانی دروست کردو و پەیوەندی نێوان کرێکی و خاوەن مڵکی تێکداوە ئەوە تا وەک لە تەلەڤیزیۆندا دەیبینین خەڵک بە تەورەوە دەچن بە گژیەکتردا و ئیتر ڕووبەڕووی ئەو جۆرە کێشانش دەبینەوە. خاوەن مڵکەکان وها هەست دەکەن زۆرداریان بەرامبەر کراوە لە کاتێکدا زۆر قورسە کرێکی نوێیەکان بتوانن کرێن نوێ بدەن بەهۆی ئاستی داهاتەوە لە تورکیادا لە وڵاتێکی وەک تورکیا دەکە کەمترین داهاتی هەیە و بەگشتی فەرمانبەرێکی کەرتی گشتی داهاتەکە لە ساڵێکدا دەگاتە 22,000 لیرە بێگومان ئژگار قورس دەبێت بتوانێت کرێ بەو ئاستە بەرزە بدەیت. یاساناسان و بڕوایەدان دەوڵەت و حکوومەتیش کەمتر خەمن لە چارەسەرکردنی قەیرانی ئابووری تورکیادا چونکە وەک دەڵێن میکانیزمی دەستبردن بۆ گیرفانی هاوڵاتیان هەنگاوێکی نەرێن نییە لەو پلانانەی ئەگەر هەبن بۆ چارەسەرکردن. تورکیەدە ئێکۆنۆمیک کریزدان چونکە زیادکردنی ئۆتۆی داهاتی فەرمانبەران نییە بەهۆی قەیرانی ئابووریەوە لە تورکیادا و دەوڵەت دەست دەخاتە گیرفانی ئەو هاوڵاتیانەی هەوڵی باشترکردنی داهاتی خۆیان دەدەن لە ڕێکرێەوە. جا کێشەکە لەوەدایە دەوڵەت ئەرکی خۆی لە بواری کۆمەڵایەتیدا بەجێ ناگەێنێت وەک بەرەنجامێکیش قەیران لە نێوان خاوەن مڵک و کرێچیەکاندا دروست دەبێت. جا لێرەدا هەردوو لایەن قوربانین و بەهۆی سەختی ئابووریەکانەوە هەردوو لا تێکشکێنراون. دکتۆر کومرو لە وەڵامی پرسیارێکی پێشوە ئاماژە بەوە کرد کە هەوڵەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان بە تایبەتی لەگەڵ ئەوروپاییەکاندا بۆ بەدەستێنانی سەودایەکی ئابووریە. ئێستا تورکیا لەم ڕەوشەیە کە ئابووریەکەی ئەجگار خراپە پێ دوایە ئەوروپاییەکان ئامادە بن ئەو سەودا ئابووریە لەگەڵ ئەردۆغانا بکەن؟ جا ئەمە پرسیارێکی قورسە و پێویستی بە پسپۆڕی ئابووری هەیە وەڵامی بداتەوە بەڵام ئەوی من تێیدەگەم لە ڕوانگەی ئەو ڕۆژەوە ئەڵبەت لەگەڵ هەموو ئەو شتانەی ڕوودەدەن هێشتا تورکیا ئابووریەکی گەورەیە و ئەوانش کەەوە بەرهێنان لە تورکیادا دەکەن قازانجێکی زۆریان دەبێت. ئابووریەکی گەشە کردووە و بەڵام ئەوەندە پەرەسەندوو نییە کە بگوترێت بەهانای هەژاریەوە دەڕوات. لە تورکیادا هەژاری زۆرە و یەک لە سەرسەی دانیشتوانی تورکیا لە هەژاریدا دەژین. هەر بۆیە و بابەتێکی ترسناکە بەڵام سیرکە توێژی سەرەوە و مامناوەندەیش لە تورکیا پێدەچێت سودمن بن لە ئابووریە گەشە سندوەکەی. هەر بۆیە ئەوروپیەکان بە وردی سەیری ڕەوشی ئابووری تورکیا دەکەن و چاودێریشی دەکەن. ئیدی کێشەیان نابێت لەوە بەرهێنانکردندا لە تورکیا. وەک دەبینین ئەردۆگان ئەو استراتیژیەتە ئابووریە بەکاردەهێنێت لەگەڵ ئەوروپایەکاندا تا کرانەوەی زیاتر و گەورەتریش بدات بە ئابووری تورکیا. هەرچەندە دەشێت زۆرێک لەو سەودا ئابووریانەی دەیانکات دەشێت کاردانەوەی پێچەوانەی هەبن و ڕێژی هەژاری بەرەو زیاتر بەرن. دو پرسیارم لەم بەرنامەیە دکتۆر کومرو بۆ خۆت دەزانی ینی ڕەوشی ئابووری تورکیا ڕاستە ئابووریەکەی وەکو جەنابدا ئاماژە و پێکرد ئابووریەکی گەورەیە بەڵام لە ڕەوشێکی خراپدایە بە تایبەتی لە ناوخۆیە بەڵام لەگەڵ ئەوەشدا بینیمان دەنگێکی زۆر بە پارتی داد و گەشە پێدان و بە ڕەجەب تەیب ئەردۆغانیش درا لە هەڵبژاردنەکانی ئەم ساڵی 2023دا کە ڕەوشی ئابووری ئاوا خراپ بێ کە خەڵک ینی لەناو تورکیا گازەندەیەکی ئەجگار زۆریانە خەڵک بۆچی دەنگ بە ئاکەپە و بە خودی ئەردۆغانەدەن لە کاتێکە هیچ پرۆژەیەکیشیان نییە بۆ چارەسەرکردنی ئەو ڕەوشە ئابووریە.
ئەمە پرسیارێکی زۆر باشە. وەک دەزانین کاتێک سەیری قەیرانی ئابووری و ڕێژەی هەژاری دەکەین، مەرج نییە ببێتە مایە دژایەتی سیاسی. ئەوەی وەها چاوەڕوان دەکات ئەو خەڵکەی بەهۆی هەژاری و ئاستی هەژاریەوە ببنە ئۆپۆزیسیۆن یا دەنگ بە ئۆپۆزیسیۆن بدەن، ئەو پێم وایە بە هەڵەداچوون. چونکە ئەردۆگان باڵا دەستە لە کۆنتڕۆڵکردنی خەڵکدا لە ڕێی ئایدۆلۆژیەتەوە. بێگومان بێلەوەی ئۆپۆزیسیۆنیش نەیتوانی بە شێوەیەکی کارە ڕاوی ڕەوشەکە بۆ خەڵک بکات و هەر بەردەوام شتە کۆنەکانی دووبارە کردەوە. ئەمەش وەهای کرد کە تێبگەینەوەی ئەردۆگان چۆن توانیویەتی ڕایگشتی تورکیا لای خۆی بهێڵێتەوە. بەڵێ دکتۆر کومرو سپاس و پێزانینم بۆ بەشداری. Thank you very much Dr. Kumru. Thank you. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون. تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێت.